رانیا مارینگۆ ژنە دادوەری کەنەدی داوای لێبوردنی لە ڕانیا عەلوولی موسڵمانی باڵاپۆش کرد کە 5 ساڵ لەمەوبەر ئامادە نەبووە بەهۆی پۆشاکەکەیەوە لە سکاڵاکەی بکۆڵێتەوە. ئەم دادوەرە لە بەردەم ئەندامانی ئەنجومەنی دادوەری هەرێمی کیبیک دەقی داوای لێبوردنەکەی خوێندەوە و ڕایگەاند هیچ مەبەستێکم نەبووە بێڕێزی بە ڕانیا بکەم یاخود بە شتێک تۆمەتباری بکەم. سەرەتای باسەکە بۆ مانگی شوباتی 2015 دەگەڕێتەوە کاتێک کوڕەکەی ڕانیا عەلوولی بەڕگەز فەڵەستینی بە مۆڵەتی شۆفێری ڕاژیراوە و ئۆتۆمبیلەکەی دەباتە دەرەوە و پۆلیس دەستی بەسەردا دەگرێت. ڕانەی موسڵمانی باڵاپۆشیش بۆ وەرگرتنەوەی ئۆتۆمبیلەکەی دەچێتە دادگای شاری مۆنتریالی هەرێمی کیبیک، بەڵام دادوەری دۆسیەکە ڕەتی دەکاتەوە لە دۆسەکەی ڕانیا بڕوانێت تا ئەو کاتەی لەچکەکەی سەری لا دەبات. ئەو کات ئەو ژنە دادوەرە پاساوی ئەوە دەهێنێتەوە کە هۆڵی دادگا شوێنێکی ئەڵمانیە، بۆیە دەبێت ڕانیا لەچکەکەی لابدات، ئەم جار سەیری دۆسیەکە دەکرێت، ئەمیش ئەم داوایەی ڕەت کردوتەوە. دوای 5 ساڵ لەم ڕووداوە لە ئێستادا هەواڵی داوای لێبوردنی ئەو ژنە دادوەرە و قوبوڵکردنی لەلایەن ژنە باڵاپۆشە موسڵمانەکەوە لە سەرچاوەکانی هەواڵی کەنەدی و گیانیدا بڵاو بۆتەوە. ئەمەش بە سەرکەوتن بە سەرشەپۆلی ڕقلێبوونەوە و ئیسلامۆفۆبیا دادەندرێت. هەر ئەو کاتیش بەهۆی دواخستنی دۆسیەکەی و ئازاد نەکردنی ئۆتۆمبیلەکەیەوە بڕی $50,000 بە مەبەستی کڕینی ئۆتۆمبیلێکی نوێ بۆ ڕانیا عەلوول کۆکرایەوە، بەڵام ناوبراو ڕەتی کردەوە وەری بگرێت و داوای کرد ئەم پارەیە بۆ شتێکی گەورە و پێویستتر خەرج بکرێت. لەمبارەیەوە ڕانیا عەلوول دەڵێت 5 ساڵ لەمەوبەر وەکو دوێنێ لە بیرە بە بیرمدا نەدەهات کە من لە دادگاوە دەرنێم بەهۆی پۆشاکەکەمەوە و مافەکانم لێزەوت بکرێت. ئاوتیشی داوای لێبوردنەکەی ئیلینا مارینگۆ قبول دەکەم، ئەمەش ئیمانەکەم فێرم دەکات کە لێبوردە بم بەرامبەر بە خەڵکی. لە دوای ڕووداوەکەوە جگە لە ڕانیا عەلوول دەیان کە سکاڵان لەسەر هەمان بابەت ئاڕاستی ئەنجومەنی دادوەری ناوچەی کیبیکی کەنەدا کرد، لە بەرامبەریشدا سەرەتای مانگی دەی ساڵی 2018 ئەنجومەنی دادوەری بە بەرژەوەندی ڕانیا و سکاڵاکارەکانی دیکە بڕیاری دەرکرد. هەرچەندە ژنە دادوەرەکە تانەی لە بڕیارەکەدا، بەڵام دوجار ڕۆژی هەشتی ئەم مانگە دادگای پێداچوونەوە جارێکی دیکە دۆسەکەی بە بەرژەوەندی سکاڵاکارەکە یەکلا کردەوە و ڕایگەان دادوەرەکە هەڵە بووە لەوەی کە ڕێی لە ڕانیا گرتووە بە باڵاپۆشیەوە بچێتە هۆڵی دادگاوە. دوجار دۆسیەکە بە داوای لێبوردنی دادوەرەکە و سنگفراوانی سکاڵاکارەکە کۆتایی هات.